إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، سپاس بخوا کەسانێکمانتیایە خاوەنی پارە و پوول و ماڵ و سەروەت و سامانن. خوای گەورە ماڵی پێیان بەخشیوە، دەبێت زەکاتەکەی حەقی فەقیر و هەژارەکانی لێ دەرکەن. چەند جۆرە کەسێکمان هەیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا پێویستە شارەزا بین. جۆرێک لە جۆرەکان فەقیری ڕاستەقینەمان هەیە، بەردەوام فەقیرە و فەقیری ڕاستەقینەیشە. تەماشا دەکەی ئەو کەسە فەقیرە، هەژارە، بەڵام فەقیرێکی ڕاستەقینەی و بەردەوامیش فەقیرە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە فەقیرە معاشێکی کەمی هەیە، یاخود کەسابەتێکی لاواز و زەعیفی هەیە، یاخود ئەوانەی هەر نییە، بەهۆی ئەوەی کە ئافرەتێکە، کەسێکی نییە ئیشی بۆ بکە، نەخۆشە، کەم ئەندامە، توانای ئیشی نییە، بەردەوام فەقیرە، چونکە ئیشی پێ ناکرێ. نەک کەسێکی لەش ساغ ناڵێم، ئافرەتی زەعیفەی دووسێ مناڵەیە چی بکە؟ فەقیرە، معاشینە و کەسابەتی نییە، یاخود هەیەتی زۆر زەعیف و لاوازە، بەشی ناکە، بۆیە بەردەوام فەقیرە و هەژارە. ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ ئەشێ بەو مەرجەی ڕازگۆ بن، چونکە جاری وایە کەسێکی بێوەژن بووە، ئەوەندە زەکاتیان داوە پێی هەموو ساڵێ دوای سێرێکی چەندەها خانووی کڕیوە. ئەوانە نا، فەقیرە، ئەوەندەی هەیە و ڕازگۆیە و لە خواترسە و حەڵاڵ خۆرە، تۆ زەکاتت هەیە پرسیار بکە و تەئکید بکە، ئەمجا زەکاتی بەرێ. سوێن بەخوا قسەیتان پێ دەڵێم، وای لێ هاتۆ چۆن داوای ژنەکەی ئەبێ ئاوها پرسیار بکەی بزانیم فەقیرێکی ڕاستەقینەم دەسەکەوێت. هەیە، بەردەوام فەقیر و هەژارە، ئەوانەی زەکاتیان پێدەشێت، چونکە خوای گەورە دەفەرمێ ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین. زەکات دەدرێ بە کەسێک فەقیر بێ، فەقیر ئەوەی هیچی نییە. مەساکین کێیە؟ مسکین ئەوەیە هەیەتی بەشی ناکە، واتە معاشێکیە کەمە، بەشی ناکە. کابرا 150,000 معاشەیە، ئەبێ بەشی چی بکە لەم گرانێدا؟ کابرا معاشێکی کەمی هەیە، کەسابەتێکی کەمی هەیە، دەبێ بەشی چی بکات؟ ئەو کەسە زەکاتی پێدەشێت، دروستە زەکات وەرگرێ. بەڵێ خۆشەویستان، جۆرێترمانەی لە جۆرەکانی فەقیر و هەژار، فەقیر و هەژارێکی کاتیە، واتە فەقیر و هەژارە بەڵام کاتیە. چۆن؟ بەهۆی ڕووداوێکەوە، بەهۆی شتێکەوە محتاج و پێداویستی پێویستە، بەهۆی شتێکەوە ئەحتیاج بووە. تەماشا دەکەی تووشی ڕووداوێک بووە، پێویستی بە پارەیە، نەک ئەوانەی کە ئیفلاس دێنەوانە ناڵێم، ئەوانە زەکاتیان پێ ناشێ. مانگێ، دوو مانگ، ساڵێ، 2 ساڵ پۆزی لێداوە، کام ساری چاک بۆ پێی بۆ ئیساڵی ئیفلاس بێناوە زەکاتم بنێ، پیاوم کوشتۆ زەکاتم بنێ، ئەمانە زەکات بۆمانە نابێ. کەسێک تووشی ڕووداوێک بووە، ڕووداوێکی معقول، یاخود نەخۆش کەوتووە، نەخۆشیێکی قورس، پێویستی بە پارەیەکی باشەیە بۆ عملیات، بۆ نەشتەرگەری، ئەو کەسە زەکاتی پێدەشێت، چونکە فەقیرێکی موقەتە، کاتیە، بەهۆی شتێکەوە ئەحتیاج بووە، کە شتەکەی نەما، پێداویستەکەی نەما، فێری مەکەن، با فێر نەبێ، چونکە فێر بوو حەلی نییە، دەستپانکردنەوە. بۆی ئەم جۆرە فەقیرە، جۆری یەکەم فەقیر باسمان کردمان، بەردەوام فەقیرە. جۆری دووەم فەقیرەکەی کاتیە، کاتێکە ئەم ئینسانە ئەوەندەی پارە پێویستە بۆ نەشتەرگەریە، بۆ نەخۆشیەک، نەخۆشیێکی قورسی توش بۆ پارەی پێ نییە، فەقیرە چی بکە؟ ئەمە زەکاتی پێدەشێ، بەڵام بەو مەرجەی بزانی ئەم کەسە ڕازگۆی و فێڵباز نییە. ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێدەشێ، چونکە خوای گەورە دەفەرمێ زەکات بۆ فەقیر و مسکینە. ئەمە مسکینە، هەیەتی، بەڵام بەشی مەعیشەتی خۆیەکە، پارەی
عملیاتی نییە ئەوەی ڕەحم و بەزەیش بێ لە دڵی دکتۆرەکان نییە بەڵێ مادەم فەقیرە با یارمەتێکی بدەم ئیلا مەگەر کەسێکان خوا ڕەحمی لێ کردێ زۆر کەمە بە دەگمەن دەبینیت پیاوەتیان لەدەست بێت بەداخەوە. ئەم جۆرە کەسانە برای بەڕێزم زەکاتیان پێ دەشێ بۆ عملیاتەکەیان بۆ نەخۆشیەکەیان بۆ دەرزی و دەوا و دەرمانەکەیان بەو مەرجەی ڕازگۆ بن کەسێکی فێڵباز نەبن. جۆرێتر لە جۆرەکانی فەقیر کە زەکاتیان پێ دەشێ ئەو کەسانن کە قەرزارن. ئەو کەسانی کە قەرزارن براکەم دانیشن دەنگی نیا دانیش براکەم دێ ئافرین مەشغوڵتان کردین براکەم ئەگەر دەنگیشینێ بڵێ کاکە بێ دەنگ بن براکەم کێیە وتارمانی برای بەڕێز وتارمانی قەی ناکە داخە برای بەڕێز خوا عەفوتان کە نەجارێ نە دوو جار سبحان الله. خۆشەویستان جۆرێتر لە جۆرەکانی فەقیر و هەژار کەسانێکن کە قەرزارن ئەو کەسەی قەرزار بووە بەڵام قەرزاری جۆری زۆرە هەرچی بازرگانی ئەم سەرزەویە دەبینی هەمووی قەرزارە. ئایا زەکاتی پێشێ؟ نەخێر هەرچی دەوڵەمەندێ قەرزارە. قەرزاری کەسێکە لە سەروی خۆی کەشتی لاهێناوە بۆیە هەر کەسێ وتی قەرزارم زەکاتی پێ ناشێ. خوای گەورە دەفەرمێ وەلغارمین یەکێک لەو کەسانی کە زەکاتی پێدەشێ کەسێکە قەرزار بێ بەڵام بە شتێکی معقول. نەفەرێک پێمی وت مامۆستا برایەکم داوای زەکاتم لێکە بەڵام بۆچی داوای زەکاتی لێکە؟ ئەم ئینسانە داوای زەکاتی لە براکەی خۆی کردووە براکەم پێویستم بە زەکاتە بەڵام بۆچی پێویستی بە زەکاتە؟ وەڵا خانوویەکم کڕیەوە بە 25 دەفتەر 25 دەفتەر دوو دەفتەر لەسەری قەرزارم سیارەکەشی بایی 5 دەفتەر ئەمە 30 دەفتەر داوای زەکاتەکە. ئەمە زەکاتی پێشێ؟ حاشا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تحل الصدقة لغني ولا لذي مرة سوي. زەکات بە دەوڵەمەند ناشێ و بۆ کەسێکی لەشی ساغە و دەتوانێت کەسابەت کە و کەسابەت ناکە عیبی نییە کەسابەت ناکە بەڵام کەسێک کەسابەتی کرد و کەسابەتەکەی بەشی نەکرد احتیاج بوو بەپێی پێویست نەبوو کەسابەتەکەی ئەوە زەکاتی پێشیە ئەگەر ڕازگۆ بوو پارەی نەبێ لە ماڵەوە. بەڵام کەسێک لەشی ساغە و هیچ ئیشێک ناکە دەڵێ ئیش نییە ئیشیشی بۆ دۆزی ئیشەکە ناکە ئیش نەکەرە عیبیشی تیانێ نەخۆشیشی نییە ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ ناشێ. بۆیە بزانە بۆچی قەرزار بوو ئەو کەسە شتێکی معقولە قەرزار بووە وەڵڵاهی خەڵک هەبووە هاتووە بۆ لام وتێتی 4 ملیۆن دینار قەرزارم. کاتێکە لێی کۆڵامەوە بۆچی 4 ملیۆن قەرزاری داوای زەکاتێکە ماگی ڕەمەزان دوای سەیرێکم پێش ڕەمەزان خۆی ئیعترافی کرد قسەی خۆیەتی وتی وەڵا پێش ڕەمەزان چوومە بای 4 ملیۆن ئاڵتونم بە هەدیە بۆ خێزانم کوڕی بە دیاری 4 ملیۆنم داوە بە ئاڵتون بۆ یوتۆمە دیاریە بۆ تۆ مانگی ڕەمەزان خەمنێ بە پێیەکەم بە ناوی قەرزاریەوە. فڕۆفێڵ زۆرەکری ئاگادار بن هەیەڵێ قەرزارم 10,000 قەرزارە 50,000 قەرزارە بەس بۆ ئەوەی سوێنە خواوە گەڵای دار گوێی لەوە نییە کە ئەمە پێی ناشێ و حەڵاڵ نییە بۆی کەواتە ئاگادار بن هەر کەسێک وتی قەرزارم زەکاتی پێ ناشێ بزانە بۆچی قەرزار بووە بەهۆی ماڵ و مناڵەوە قەرزار بووە بەهۆی نەخشتەرگەری و عملیات و نەخۆشیەوە قەرزار بووە یا بەهۆی شتی دەست بەتاڵیەوە. ئەبێ بزانی بۆچی ئەو کەسەی کە قەرزار بوو بۆچی قەرزارە. قەرزار زەکاتی پێ دەشێ قەرزار بێ بەڵام بە مەرجێک ڕازگۆ بێ و قەرزەکەشی بۆ شتێکی معقول بێت نەگوە کابرا بڵێ خانی 25 دەفتەری کوڕێ زەکاتم پێویستە. قەرزارێکی بۆ شتێک بێ معقول بێ شەرعی بێ ئەو کەسە زەکاتی پێ دەشێ ئەوەندەی کە قەرزەکەی بۆ دەبر بکرێت. بۆیە ئاگاداری خۆتان بن بزان زەکاتی خۆتان بە کێ ئەدەن بگەڕێن یەکسەر لە کۆڵی مەکەنەوە ساڵی جارێک زەکات ئەدەی بۆیە لە کۆڵی مەکەرەوە خۆت مەجالت هەیە باش ئەگەر مەجالت نێ بیدە بە کەسێکی ڕازگۆ و کەسێکی ئەمین بدۆزەرەوە زۆر ڕازگۆ بێ و عاقڵ و تێگەشتوو بێ بڵێ ئەم مەبلەغە بدە بە ماڵی چەند ماڵێکی فەقیر کە خۆت بیاناسی پرسیاریان بکەی بۆی ئینشەڵا زەکاتەکە جێگای خۆی بگرێت. یا ڕەبی خوای لە گوناهکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.
خۆشەویستان جۆرێتر لە جۆرەکانی بەناو فەقیر کە فەقیر نین ئەمانە بۆیە باز دەکەین چونکە ڕەمەزان زۆر دەمان خەڵەتێنن، ئەوانەی کە پارەیان پێیە زۆر دەخەڵەتێنرێن، قۆڵیان دەکرێ لەلایەنی کەسانێکی لە خوانەترسەوە. جۆرەتر لە جۆرەکانی بەناو فەقیر کە فەقیر نین ئەوانن کە سوالکەرن، سوالکەرەکان لە بازاڕە دەیان بینن، لە مزگەوتەکانە کە دێن بۆ مزگەوتەکان، لە عیادەکانە دانیشتوتە چاوەڕێوەی نەخۆشی دێ دەسەپانەکاتەوە، لە کۆڵانەکانە ئێستا مانگی ڕەمەزانە دەرگا بە دەرگا لە دەرگادن هەمووی، یاخود لە فلکەکان و لە شوێنەکانە دەوەستن بە ناوی هەندێشت فڕۆشتنەوە سوال دەکەن. ئەمانە فەقیر نین، ئەمانە بە هیچ جۆرێ زەکاتیان پێ ناشێ. نەتان بینی کابرا مرد خاونی 40-50 دەفتەر بوو ساڵێکە لە سەجادەکان، بۆیە ئەوە پیشەیە، ئەوە فەقیرینی، ئەوە پیشەیەکە. وەڵاهی ئەو سوالکەرانە دڵنیا بنەوەی زۆر لە ئێوەی دوکاندار و کاسە پاریان زیاتر دەسەکەی ڕۆژانە، هەیە بە وەرەقە و بە دوو گەڵا ڕازی نابێ ڕۆژانە. زەکات بەوانە ناشێ، پێتان ڕجاتان لێکم 250 زەکاتیان مەدەنێ پێیان ناشێ، وەکو خێر و سەدەقە کەیفی خۆتە، بەس زەکات بۆ سوالکەر نابێ. ئەوانەی کە دەستپانەکەنەوە وەڵی ئەوانە ئەگەر وەکو گەڵای دار سوێنیان خوارد زەکاتیان پێ ناشێ. جا چی دەکەن؟ با چەند فێڵێکتان پێ بڵێم کە دێنە مزگەوتەکانەوە هەندێکیان دەڵێ کاکە ئێمە پارەمان ناوێ. ئەی بۆچی هاتیتە؟ کاکە وەرن پێویستمان بە ئەشیای ناوماڵە، سەلاجە و مجەمیدە و نازام چیمان بۆ بکڕن، دوایش ڕێک دەچێت دەیفرۆشێ بە پارێکی کەم، پارەکە بە شێوەیەکی دەپایاکە. هەیە دەڵێ پێویستم بە خواردنە، خواردنەکە دوایی دەچێت دەیفرۆشێ لە بازاڕ. هەیە دەڵێ پێویستم بە چییە؟ بە دەوا و دەرمانە، ئەچێ حەب و دەرمانی کام حەب و دەرمانەی گرانە ئەوە دێنێ بۆ تۆ، ناچێ حەبێ بێنێ بای 5,000-2000 حەبێکت بۆ دێنێ ئەبێت تۆ دوو گەڵاسێ گەڵا بدەی بە حەقی حەبەکە. بەخۆ ئەمە فڵان کەسی کوڕمە کچمە نازام کێمە نەخۆشە پێویستی بەم دەوا و دەرمانەی پێم ناکڕێ، کاتێکە لی دەکڕی دوای دەیبا بۆ سەیدەلێ دەڵێ کاکە ئەمەم بەکار نەهێنا وەرە لێم کڕە، کابراش لە خوار بازاڕ و لە خوار جوملەکە و لێ کڕێ. بۆیە هەر کەسێک گوتی فەقیرم سۆندێکی کرد بە ئەمەیە و کانولەیەکی لە بان گۆشتەکەەوە دانا باوەڕی پێمەکە. خوا شایەدە لە مزگەوتێک لە مزگەوتەکان نوێژمان کرد، نوێژی عەسر بوو، نەفرێک لەو سوالکەرانم بینی شتێکی ئەوە یەک پەمپێکیدا لە چاوی پەمپێک، کاتێکم زانی فرمێسک هاتە خوارەوە. فرمێسک ئەم پیاوە چۆن دەگری، ئەم ژنە چۆن دەگری؟ ئەوە پێش ئەوە دەرمانێکی بەکاری دەهێنێ، هەتا لە فلیمەکانیشە بەکاردێ. تەماشا دەکەی یەکسەر دەتکاتە گریان، بەڵام فرمێس بە چاودا دێتە خوارەوە گریانیش نییە خۆی لە ڕاستیە، گریانی سەناعی دروست کراوە. بۆیە کە گریا باوەڕی پێمەگەن ئەو گریانە ئەوەیە یا پێش نوێژ یا دوای نوێژ لێدا یەکسەر. من خۆمە چاوی خۆم بینیمە، وەڵی وا ئەگری ئەڵی 4 کوڕی مردووە، 4 مناڵی مردووە، لە ڕاستیە گریانەکەی سەناعیە. بۆیە ئەوانی کە دەڵێن خواردنمان ناوێ و ئەشیامانەوێ و دەوا و دەرمانمانەوێ ئەوانە باوەڕیان پێمەکەن. سوالکەر فەقیر نییە، هەزار سوێنی خوار باوەڕێ بە سوێنەکانی مەکە، چونکە ڕازگۆ نییە، چونکە ئەوە پیشەیە. بۆیە ئەمانە زەکاتیان پێ ناشێ. خوای گەورە زەکات داناوە بۆ فەقیر و بۆ هەژار، ئەمان نە فەقیر نە هەژارن. و پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیحدا لا تحل الصدقة لغني ولا لذي مرة سوي. زەکات حەڵاڵ نییە بۆ کەسێک دەوڵەمەند بێ، ئەمان دەوڵەمەندن، چونکە حەل لە مناڵی و هەرگی سوالکردن. دووەمیش پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کەسێک لەش ساغ بێ و بتوانێت کەسابەت کە زەکاتی بۆ حەڵاڵ نییە، ئەمان لەش ساغن. وەڵی بینیمە لە مزگەوتەی خۆما خۆی کەمەندام کرد و دەسەقاتی ئاوا لێ کردووە، مراقبەم کرد چۆتە دەرەوە، وەڵی گەشتە ئەو لای چەوەکە وەکو پۆڕە ڕۆیشت، یەک عیبیتیانمە نەقاچی عیبیتیانمانە دەسی بە چای خۆمشتان چەندجا بینیوە، خۆشتان بینیتانە، بەس تۆزێ شوێنی بکەوە وەڵی کەمەندامێکی زۆربەی لە دەسەدات نامێنێت. هەر کاتیە هەشە کەم ئەندامە برا مەرج نییە هەر کەسێ چاوی نەبوو زەکاتی پێ بشێ، مەرج نییە هەر کەسێ دەستی بڕا بۆ زەکاتی پێ بشێ، ئاگاداری ئەو خاڵە بن. کاکە چەند دەوڵەمەنی سەرزەویەیە کەمەندامە، یەکێ لە دەوڵەمەندەکەی سەرزەوی کە چەند ساڵان پێش دەوڵەمەندترین کەس بوو لە سەرزەویە لە 10 نەفەرەکە بوو، هەردوو چاوی نەبوو، ئەی بڵێ مە زەکاتی پێشێ. بۆیە بۆ مەخەڵەتێن کابرا کەم ئەندامە و تەواو، هەیە لەش ساغە زەکاتی پێشێت چونکە کەسابەت و معاشەکەی کەمە، هەیشە کەمەندامە زەکاتی پێ ناشێ. بێوەژنیش فەقیر نەبوو زەکاتی پێ ناشێ، ئەو قسە ڕاست نییە، درۆیە.
کۆڵەکەی ماڵەکەشی ئاڵتون بوو زەکاتی پێشە، شتی وا ڕاست نییە، شتی وا لە دینە نییە. بۆیە ئاگادار بن سوالکەر فەقیر نییە و زەکاتی پێ ناشی. جۆرێتە لە جۆرەکانی فەقیر بەناو فەقیری مانگی ڕەمەزانە. لە مانگی ڕەمەزانە دەگەڕێن لە ئەم مامۆستاکە ئەو دەوڵەمەنەکە ئەوەکە زۆر بەشیان سوبحان الله کە دێن بۆ لای خۆم قسەم لەگەڵاکەن ئەڵێن پێویستە کلێمان بگۆڕین، گورچی لەمان بگۆڕین، یاخود پێویستمان بە فڵان نەشتەرگەریە. سوبحان الله دوای مانگی ڕەمەزان نە کلێ ئەگۆڕێ و نە نەشتەرگەریشی پێویستە، هیچ عیبێکی نییە، بەس تەنیا نەخۆشی مانگی ڕەمەزان نەخۆشیش نییە. نەفەرێک کاتە ئەم میحرابەوە سوێن بەخوا. بۆیە باسی دەکەم ئاگادار بن. دەستی لە ملیا بوو بە پەڕۆیەک چەند ساڵێک لەمەوە پێش لە مانگی ڕەمەزانە عەسر هات وتی ئەم ناسیت من نەوەڵاتی من فڵان کەسم نەمناسی یەکەم جار. وتمەوە چییە؟ وتی وەڵا دەستم لە ملمایە پێویستم بە نەشتەرگەریە گولەبەری کەوتووە، پێویستی بە نەشتەرگەریە و بەخوا پارەم پێ نییە. منیش دوایی پرسیارم کرد لە چەند کەسێک 4 کەس لە مزگەوتە وتیان وەڵڵاهی مامۆستا سوێن بەخوا پێش نوێژ کاتی بانگدان هاتە ژوورە دەستی لە ملیان نەبوو، لە کاتی بانگە هات لای من پێشەوەی بێتە ژوورەوە لە هاتوتە ناو مزگەوتە دەستی لە ملیان نەبووە، تەنیا لای منا کردێ ملی و دوایەوە ئەو پیاوە یەکی لەوانە وتی شەوتی وەرە ئێستا بۆ فڵان شوێن ژنمارە بڕینێکە وەڵای سینی پێ پاقلەوە تەوزیعەکە. ئێ باشە تۆ وڵی ساڵەتت دەست من لە ملمایە بەس بۆی من خەڵەتیەدی. بۆیە ئاگادار بن نەخۆش زۆرە لە مانگی ڕەمەزانە، گشتی ئەڵێ احتیاجم. بۆیە باوەڕتان بە فەقیرەکانی مانگی ڕەمەزان نەبێت. ئەوە فەقیر نین، ئەوە فێر بوونە. تەماشا دەکەی دەڵێ دێت بۆ لات ئەڵێ بەخوا مانگێک گۆشتم نەخواردەوە، ڕاستەکە مریشکی خواردە گۆشتی نەخواردووە، یاخود ئەڵێ بەخوا فتارم کرۆ بە نان و چای، وەڵای ماڵ هەبووە فتاری کرۆ بە نان و چای. هەندێک شتێ باسی ناکەم، بەس هەندێک شتێ باسی بۆی ئاگادار بن. بە نان و چایی فتاری کردوتەوە تۆزێ نان و ماستی خواردەوە، بەڵام دوای نیو سعات برنج و گۆشتی خواردەوە. سوێنە خواڵێ بەخوا نان و چای ماخوارد، ڕاستەکی نان و چایت خوارد، بەس ئەی نیو سعات دوایەوە چیت خوارد؟ بەس بۆی ئەو خەڵکە بخەڵەتێنێ. بەخوا شیر نییە بۆ مناڵەکەم بیکڕم، هەیە ڕاستەکە شیری نییە، بەڵام هەیەتی. بۆیە ئاگادار بن بە سوێن خواردن بۆ مەخەڵەتێن. بەخوا لە ماڵمانە خواردن نییە، بەخوا برنج لە ماڵمانە نییە. ئێمەش توانم دەڕۆژ لە ماڵخۆمانە برنج دانەنێم، برنج ناخۆم دەڕۆژ چییە؟ بەس بۆی پارە پەیاکەم. بۆی ئاگادار بن هەر کەسێ شتێکی پێدا عاتفی یەکسەر پارەکە مەخەنە دەستێەوە، بڕۆن تاکید کەن و بزانە فەقیرە پرسیارە دوو دراوسەی بکەن، بزان دراوسەکانی شایەتی بۆ دەن ئەم کەسە فەقیرە، خزمەکانی شایەتی بۆ دەن، با گونەهبار نەبن، چونکە ئەمە ساڵی جارێکە، ئەمە زەکات، ئەمە سەدەقە نییە. سەدەقات وانی بیدە بە دەوڵەمەنیش، بەس زەکات بۆ خەڵکی فەقیر و هەژارە، بۆ کەسانێکە کە شایستەی ئەوەن زەکاتیان پێ بدرێ. بۆیە هەر کەسێ سوێنی بۆت خوارد باسی خواردنێکی سووکی کرد لە ماڵ و دەیخۆین یەکسەر باوەڕی پێمەکە. هەیە دەڵێ مانگی ڕەمەزان بەس پارەپەیاکە، مانگی پارەپەیاکردنە کەسابەتە، لەخوا ناترسێ کە لە کاتێکیشا دەزانێ بۆشی حەڵاڵ نییە. جۆرەتە لە جۆرەکانی فەقیرێکەیە محتەرەمن، زۆر بەڕێزن، زۆر نەفسیان بەرزە، سوێن بەخوا احتیاجن. من چەندەها کەس لەوانە دەناسم، خۆشتان هەمووتان دەیاناسن، هەر کەسێک چەند کەسێک دەناسێ سوبحان الله پارەی پێ نییە، مناڵەکانی احتیاجن کەچی زەکات وەرناگرێ. ئەڵێ زەکات وەرناگرێ، لە من فەقیرتر هەیە، لە من داماوتر هەیە، لە کاتێکا زۆر داماویشە. ئەم جۆرە کەسانە خوای گەورە دەفەرمێیە يحسبهم الجاهل أغنياء من التعفف تعرفهم بسيماهم لا يسألون الناس إلحافا. أما آية القرآن خواهي قرأت فرمي كسان يكيا أو عندن نفسي عن برزة أو إنيا الناس أغلي ما ندولة منن حاليا باشا بوشي لبرد دعوة يارمتي لخلق ناكن بلام لكاتيكا فقير وهجاريشن سوين بخوا خلق ناس من نخوشي سرطانيتي كاللي سريان أعوى هالقرتوه داوای زەکات لە خەڵ ناکە. ئەوەی خەڵک بۆی نەبا بە کەسێکی نەوتۆ پێویستم بە پارەیە، پێویستم بە یارمەتیە. چەندها کەسی ئەوە هەیە، سەرەتانێتی نەخۆشە، پێویستی بە ئەوەیە دەرمانەکە حەپەکەی پێ ناکڕێ، بەڵام ناڵێ خەڵکی پارەم بەرێ. کاتی گرانیەکەس هەندێکمان بەبیرمان دێ گەنم نەبوو، ئاردێک نەبوو بیخۆی، زۆربەی خەڵک نەیبوو. ئەوەی فەقیر بوو زۆربەی خەڵکی بوو، دەوڵەمەند زۆر کەم بوو. ئەوەی نانەکەی هەبوو پیانەوە دەوڵەمەند. ئەوەی کە احتیاج بوو لە ماڵان نان نەبوو بیخوا،
نەمان بینی سوالکە ئەوەشی سوالکرد بڕۆشتێتە هەر شارێ لە شارەکان دەبینی خەری سوالکردنە باشە کە ئێمە فەقیر و باوک و باپیرمان فەقیر بوو سواڵیان کرد والله بجارە بە تووسی ڕۆژ ماڵێنانە گەرم نەبووە سواڵیشیان نەکرد ئەوەشی سوالکرد بوو هەردێک کرد بەردەوام بوو بۆیە ئاگادار بن برا بە ڕێزەکانم ئەو کەسانە کە نەفسیان بەرزە لە جیاتی ئەوەی داوای زەکات بکە ئەڵێ چی ئەوە قەرزەکە شەرمەکە داوای زەکات بکە شەرمەکە ئەڵێ کاک فڵان کەسە پارەم بەرێ بە قەرز داوای زەکات ناکە ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ دەشێ بەو مەرجەی کە دەبینی ڕازگۆیە کەسێکی نەفس بەرزە ئەمانە زەکاتیان پێ دەشێ فەقیرە و بەڵام لە ڕووی نایە بە خەڵکی بڵێ پێویستم بە یارمەتیە لە کاتێکە خەڵکە دەزانم وەڵی ئالەم چەند ڕۆژە پرسیارم لە نەفەرێکردم چەندێ پارەت پێوتی 6,000 پێستوێن بەخوا کەسێک زۆر ڕازگۆشە خۆم پێوەنی خۆی قسەی نەکرد خۆی هیچی نەوت بەسوتم تو ئەو خوایە کە دروستمانی کردووە چەندێ پارەت پێیە وتی سوێن بەخوا 6,000 پێ بدامەتە ماس و تاو هیچ نارمان پێ نەماوە خۆم ستوێنم دای ناو قسەی نەکرد هیچی نەوت بۆیە ئەم جۆرە خەڵکە هەیە نەفسیان بەرزە داوای پارە لە خەڵک ناکەن ئەبێ خۆت سوێنیان بدەی خۆت تەئکیدیان لێ بکەیتەوە خۆت ڕجاوتکان لێ بکەی بڵێ مەمنونم ئەم پارەم لێ وەرگرە ئەم جۆرە کەسانە زەکاتیان پێ دەشێ کەسانێکی ئابەم شێوە بوون زەکاتیان پێ دەشێ مادەم فەقیر بن ئەگەر هەر وەریشیان نەگرت ئەوە دەسەڵات نییە ئەوە نەفس بەرزی خۆیانە بۆیە خۆشەویستان ئەم خاڵانەی کە باسم کرد بۆ ئەوەی ئاگامان لە خۆمان بێ زەکاتمان هەیە نەمان خەڵەتێنن ئەوانەی کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژارە دەن ئەوانەی کە کاری خێرخوازی ئەەکەین ئەمەنە داخکراون باسی ناکرێ بەڵام دەبێ بە خۆتا بچیتەوە کەسانێک داتە پێی دووبارەی مەکەرەوە دەزانی قۆڵی تۆی بڕیەوە دووبارەی مەکەرەوە خەڵکی شێ فەقیرە برا ئێمە هەمومان کوڕی فەقیرین باو باپیرمان شوان بووە فەقیری عیب نییە بەس ئەوە عیبە ئینسان فەقیر نەبێ داوای زەکات لە خەڵکی بکات داوای یارمەتی لە خەڵک بکات بەس کەسێکیش فەقیر بێ یارمەتی بدەن زەکاتە خێر و سەدەقەیە بیکەن لە کۆتاییشە یەک خاڵێکتان پێ دەڵێم ئاخر خاڵە ئەمە لەوانەیە زۆربەتان نەتان بیست بێت واقعیە کەسانێکێ دێ بۆ لای تۆ ئەزانێ پارەت پێیە ئەم منەت لێت ئەپارڕێتەوە ئیلحاح لێ ئەکا توخوا فڵان کەس فەقیرە توخوا یارمەتیدا خێرتەکا وایە ئەمە دوو جۆرانە ئاگدار بن جۆرێکیانێ ڕاستەقینە و دڵسۆزی ئەو کەسەیە ئەوەندە کەسێکی دڵسۆز و خەمخۆرە حەزەکە یارمەتی ئەو کەسە فەقیرە بدرێ جۆرێکی شیانەیە شەریکە لەگەڵ کابرای فەقیرە سوێن بەخوا خەڵکە بۆ ملیۆنێکیان داوە پێی بەو شێوە پارەی پیاکرد وتی 500,000 بەرێ من بۆ تۆم پیا کردووە 500 بەرێ داوا لە خەڵکە کە ئەچێت لە هەر مامۆستا ئاینیەکان ئەڵێ فڵان کەس زۆر فەقیرە بەس ئەڵێ هەرچیم پیا کرد نە فەقیرەکە لە خواترسێ نە ئەویش ئەڵێ چیت پیا کرد چی بەهۆی منەوە بۆ تۆ هات نیوەی منە ئەوش ئەڵێ باش ئەم جۆرە خەڵکیشی ئاگدار بن بۆیە پارەکانتان زەکاتەکانتان بە هەدەر مەدەن بیدەن بە کەسێک کە مستحق بێ سەتەها بەسەرهاتی ئەوەی کەم باسی ناکەم اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه شفاء نخوش كان من بدي بتعيبتي أواني دعوي دعاي خير عن كدو يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي خواه يان أواني فقير حاليا باشكي ئەوانەی قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی دەردەدارن خۆی شیفایان بدەی یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی نوێژ و ڕۆژ عیبادەتمان لێ قبوڵکەی خوایە یان نەفسمان بەرزکەی یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە گوناهەکانمان خۆشبی لەو کەسانەمان بگێڕی لەم مانگە پیرۆزەدا لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين